وورث سليمان داود. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری، مەڵبەند و ئۆرگانەکان دواکۆبوونەوەی ئامادەکاری دەکەن و ئەندامان و کادیرانی کۆمەڵی دادگەری بە ئومێدەوە دەڕوانە دەرئەنجامی کۆنگرەی پێنج و هیوایان وایە دەرئەنجامی کۆنگرە بەخێر بۆ حیزب و سەرجەم هاوڵاتیانی کوردستان بشکێتەوە. دیارە کۆنگرە بە شێوەیەکی گەشتی میکانیزمی وەنوێکبوونەوەی حیزبە بۆ 4 ساڵی ئایندە دیارە بە تێڕوانینێکی ئیسلامیانە ئەگەر قسە لەسەر کۆنگرەی داهاتووی کۆمەڵی دادگەری بکەین ئومێدێکی زۆرمان پێی هەیە و زۆر گەشتبینین. بۆیە گەشتبینین لەبەرەوەی هەموو ئەندامانی کۆنگرە قسەیەک یان شتێک لە کۆنگریان ناڵێن کە تەعارض بکە لەگەڵ دەقە شەرعیەکانە. بۆیە هەمومان بەو گەشتبینیەوە چینە کۆنگرە و ئومێدی گەورەشمان پێی هەیە و نەک لە ناوخۆی کۆمەڵی دادگەری بەڵکو خەڵکی بە ئینساف و بە ئەمەکی کوردستان ئومێدێکی زۆر گەوریان هەڵچنیەوە لەسەر کۆمەڵی دادگەری. دیارە معلومی جەنابتانە ناوچەکە و شەرقی ئەوسەد گۆڕانکرد و هەموو جیهان گۆڕانکاریەکی زۆری تیا ڕوویداوە و پێویستی بەکاری نوێیە. ئێمەش لە کۆمەڵی دادگەری 4 ساڵە بەرنامەیە و 4 ساڵی پێشومان داناوە. ئێستاکینە پێویستمان بە بەرنامەدا ڕێژیە بۆ ساڵانی داهاتوو و لەگەڵ گۆڕانکاریەکانە بەرنامی نوێ دابنین و پێویستمان بە نوێگەریە و بە پێویستمان بەوەیە کە کۆمەڵەیە گەنجی خوێنگەرمان هەن بێنە پێشەوە دڵسۆزانە کار بکەن، لێبڕاوانە کار بکەن. ئومێدێکی زۆریشمان هەیە ئینشاءڵڵا ئەم جەماعە ئیسلامیە بەرهەمی زۆر باشی ببێ. ڕاستە سەرکەوتن بەس بریتی نییە لە گرتنە دەستی حکم، بەڵام ئومێدی زۆر گەورەمان هەیە بەوەی کە کۆمەلگاکەمان بەرەو کۆمەلگایەکی موسڵمانی و زیاتر پابەند بوون بە دینەوە بچێت. خوشکان کە بەشێک لە ئەندامانی کۆنگرە پێکدێنن گەشتبینن بەوەی کۆنگرە هۆی بەرەو پێشچوونی کاری حیزبی و خزمەتی زیاتری هاوڵاتیان بێت. بێگومان کۆنگرە لە هەموو حیزبێکە نوێبوونەوە دروستەکە بریتێ لە نوێبوونەوە بۆ ئێمەش ئومێدێکی زۆرمان بەم کۆنگرێ هەیە کە ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە نوێبوونەوەیەکی باش ڕوو بداوە، ڕێژەیەکی باش لە گەنجانی بەتوانە لە خوشکان سەر بکەون تاوەکو ئینشاءڵڵا لەم زروفە قورسەیە لەم وەزعی ناهەمواری کە بە کوردستان عێراق و کوردستانی بەتایبەتی پێدا تێ ئەپەڕێ ئینشاءڵڵا کۆنگرەیەکی سەرکەوتوو ببەستین. گەنجانی کۆمەڵ بە دڵگەرمیەوە چاوەڕێی بەستنی کۆنگرەن و پێیان وایە گەنجان هەوێنی نوێبوونەوە و خوێنی تازەن بۆ کۆمەڵی دادگەری و لە 4 ساڵی داهاتوودا ڕۆڵی بەرچاویان دەبێت لە سیاسەت و بەرنامەی کۆمەڵ. ئێمە وەکو گەنجان هیوایەکی زۆرمان هەڵچنیەوە بە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستان بەو هیوای بێتە هۆکاری نوێبوونەوە بەرەو پێچوونی گەنجان و گەشەسەندنی گەنجان وەنەی کە لامان ڕوون بێ گەنجێکی زۆر لە کۆنگرەی ئەم جارەیە بەشداری کۆنگرە ئەکا ئەمە جێگای دڵخۆشتەریە بۆ گەنجەکان و بێتە هۆکاری ئەوەی کە کاروباری گەنجەکان زیاتر بەرەو پێچێت و ڕۆڵی گەنجەکان زیاتر بەرز بنرخێنرێت. وا بڕیارە ڕۆژانی شەمە و یەکشەمەی داهاتوو کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی زیاتر لە 900 ئەندام کۆنگرەی پێنجی خۆی ببەستێت و چاوەڕوان دەکرێت کۆنگرە بە سەرکەوتووی بەڕێوە بچێت. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.